کە دەسەڵاتمان هەبوو تا توانیمان دزی و تاڵانیمان کردو چاومان بڕیە ناموسی خەڵکی و بە گوریس زەویمان بۆ خۆمان دابەش کرد. عەلی بچکۆل لە کتێبی سەختەڕێدا دەڵێت حیزب و ڕێکخراوەکانی کوردستان لەو سەردەمانەی شۆڕشی کوردستان کە بەهێز و دەسەڵاتدار بوون لە ناوچە بەرفراوانە ئازادکراوەکاندا لەگەڵ جەماوەر دیموکرات نەبوون و ڕاستگۆ و دەستپاک و داوێن پاک نەبوون. هەرگیز ڕێگەیان بە خەڵکی نەداوە ڕەخنە بگرن و گلەییان لێ بکەن. ئەو هەموو کاتێک کە دەسەڵاتدار بوون بەڵام نەبوون بە دەوڵەت کەچی بە هەموو شێوەیەک جوتیاران و هەژارانمان دەچەوساندەوە و جۆرەها فڕ و فێڵمان لێ دەکردن و درۆمان لەگەڵ دەکردن و بە قسەی لووس و زمانی درێژ قەل و مریشک و گیسک و بەرخمان پێسەر بڕین و بەبێهۆ لە کار و کاسپیمان کردن و چاومان بڕیە ناموسیشیان. هەر بەهۆی ئێمەشەوە خانوویان سوتا و دەربەدەر بوون. لەو ناوچانەشی کە دەسەڵاتمان هەبوو زەوی و باخ و باخاتەکانمان داگیر دەکردن و دەماندان بە کەسوکاری خۆمان. جۆرەها تۆمەتی ناڕەوامان بۆ خەڵکی دروست دەکرد تاکو مەرامەکانی خۆمان بەجێ بگەێنین. چەندین فەرماندەمان لە شۆڕشەکاندا دەوڵەمەند بوون و بوونە بازرگانی شەڕ و هەڵسوکەوت و مامەڵەیان لەگەڵ خەڵکی وەک دەرەبەگ و ئاغاکانی جارانی لێهات بوو. خۆ بە گەورەزانی و بە سوکسیرکردنی خەڵک پیشەیان بوو وە گوێیان بە خەڵکی نەدەدا و دەیان کردنە مەقاش بۆ ئەوەی ئیشەکانی خۆیان ڕایی ببن. ئای چەند خەڵکمان چەوساندەوە و چەند زڵممان لێکردن، چەندان کەسمان بە دزیەوە سەرنگون کردن و بە ئێستاشی بەدواوە بێ جەنازەی سەدان کەس زوونە و کەسیش ناوێرێ فزە بکات. ئێمە بەناحەق سەدان کەسمان ڕوود کردەوە و هەموو شوێنێکمان تاڵان کرد و پارە و سەروەتەکەمان بۆ خۆمان و بۆ منداڵەکانی خۆمان برد. دەیان و بگرە سەدان سیارەی خەڵکمان دزی و سووتاندمان و هەندێک کات خاوەنەکانیشمان بەناحەق دەکوشتن. بیرمە بۆ کاتژمێرە ڕێگایەک بارمان لە تراکتۆری جوتیاردا دەگرت و تراکتۆرەکەمان دەبرد. دەیان جار عەرەبانە تراکتۆرمان لە چەندین شوێن بەجێ دەهێشت و بە تراکتۆرەکەش بە دڵی خۆمان دەگەڕاین و تا شەق و شڕمان نەکردایە بەجێمان نەدەهێشت. هەر ئەمە نەبوو، بەڵکو گاڵۆن و سۆنداش ببووە دروشمی ئەم شۆڕشە. کێ دەیوێرا بڵێت بانزینم نییە یاخود نایدەم؟ سەرباری ئەوەی پڕشەق دەکرا سیارەکەشمان دەبرد و خوا دەیزانی بە چ تکا و ناڵە و نزایەک دەیدرایەوە. خۆ هەر ئەمە نەبوو، بەشکردنی زەویش بە گوریز یەکێکی تر بوو لە دیاردەکانی ئەم شۆڕشە. هەر کادر و مەسئول ناوچەیەک بە ئارەزووی خۆی گوریسی دەست دەدایە و زەوی دابەش دەکرد. جاری وا هەبوو زەوی چێندرا و دابەش دەکرا و بە بەرچاوی خاوەن زەویەوە تراکتۆر دەخرایە سەر زەویەکە. هەر بۆیە سەدان جوتیار بوونە دوژمنی گەل و چوونە لای ڕژێمی بەعس. ئای چیمان بەو خەڵکە بێگوناهە کرد، ئای چەندێک ئازارماندان، ئای چەندێک زوڵممان لێکردن بەبێ ئەوەی یەک شتی باشیان بۆ بکەین. ئەوەی خوددا پێی ناخۆش بێت کردمان. دەیان و سەدان ماڵمان سووتاند و خەڵکی بێتاوانمان کوشت تەنیا لەبەر ئەوەی کەسێکیان دایەنگری ئێمە نەبوو. ئیتر با بە خۆماندا بچینەوە، باچیتر جەماوەر چاواشە نەکەین و تیشک بخەینە سەر کونج و کەلەبەرەکان، باچیتر فێڵ لە جەماوەر نەکەین، با بوێری ئەوەمان هەبێت قەتماغی برینەکان هەڵ بدەینەوە و زامەکان هەتوان بکەین. ئای هاوار ئێمە چیمان لەم میلەتە داماوە کرد.